لا والله لاخواش جواني لا والله فاطمة محمود علي من ل 2014 دايري ما إما أورا بنا بنابر يعني داعش تكوب كتكوب أنا إما يعني تبي شو الكرم إما هاتنا يري ل 2014 دايرينا لا تحت هاتنا شنو خشوني دو من دالي من هيك شو كريكي زلامي مجي 12 سال تواكر داعش بزرة يعني كاس نازاني مردي الصاغي كاس نازاني البرواجي ما هاتنا إيري بنا بنابر يعني داعش هات همو مال وملكي مو اشت موهابر إما ل 2014 دايرينا و إيشوكار جي ولا قد جاري شكار منك هموي بخلكي خير خوازم يعني هموي بخير خلك يعني دجين هاري والله بس أمثال من بيم خاشبو بجداري واو برهمي أو في سفالة من هات ما يري أبو دولما وخل تشتخي كوباني درست كر بيم خاش أمرو دولما يكر تقلاوي خا درست كر وأشياء دني بو عشكردن يعني عشكد كان أوان يري اشتر بو أوها جوازي تاق دولما خا عشكنات هي البازار تني أكثر دكي دولما إما عشكي دكان لبرخور عشكي دكان زستان دكالين أو هادكنا دولما طعمي خوشة طعمي خوي جوازة يعني كرستكان باينزان وكل كرستكان هموي بهارات وتشت قوشت هموي ياك عينا بس فرق شيء الطعم طعمي خو فرق جوازة أوي دولما عشكا أوي طرة يعني من أو غافر يعني شون يعني دانزا صالة زلامي مني أنا بس أو غافر ما أجر جيان زحمتنا دو من ضل أو ها جورا كرن يعني تازا زحمت بينا بفرق نيا اللي كاتي بتشكترا كاتي زلامي مجيرا كاتي محاوت ما نجيبو ذكري من لزكي من سيما نجيبو بون لبر أمانة نيا لبر أجر بتشموي خفت زور بخون بس إيري خفت نيا مثلا جيراني دايكي خما يعني من حسدكم ليري كأنه منا ومالي خما أنا وخلقي خما هروا تختاق من لبر خلقي تختاق من نار ما قد شونتي لبر زماني وان زور باشا لبر يعني جي اگر تو بي جيران تو بي هوا تو بي برادر مثلا زور باشا من ناوم دنیا پشتیوانە ئەمڕۆ لە فستیڤاڵی قەرەناو بەشداریم کردو بە کاری دەستی و خواردن لەگە دایکم دروستم کردو خواردن و کاری دەستی خواردنەکان دۆڵمە و بۆرە کاری دەستیەکانش مەکسی و ئەکسسواران بەڵێ خۆم قوتابی پۆلی 12 زانستیم ئەمڕۆ بەشداریم لەو فستیڤاڵە کردووە یانی لەگە دایکمە بێک و بەشداریمان کردو لە کاری دەستی خواردن من دایکی دنیام پەیمان سەید عەتاب دنیا هەرچەنە کە خاوەن پێداویستی تایبەتە کچێکی زۆر بەهێزە دنیا بۆ ئیشی ماڵەوە یارمەتیم دەدا بۆ کاری دەستی من خۆم خەیاتم دنیا کڕستاڵم بۆ لێدا بۆ ئیشی ماڵەوە هەرچەنە ئەوها خاوەن پێداویستیشە زۆر یارمەتیمەدا زەڵاتەم بۆکە هەر وەکو بۆرەک و دۆڵمە چش هەموو شتەکان ئایدی دنیا وەردیەکە ئیشی ماڵەوەژە کاری دەستی زۆر ینی دەزڕەنگی لە دنیا بۆ شتانە من شانازی بە کچەکەمەوەکەم کە کچێکی خاوەن پێداویستیشە و ورەشی بەرزە و کچێکی بەهێزە دەشخوێنێ پۆلی 12شە هیوادارم هەموو خاوەن پێداویستیەکان وەکو کچەکەی من بەهێز بن بشخوێنن هەموو ئیشی بۆ دایکشیان بکەن کۆڵ نەدەن نەڵێن ئێمە خاوەن پێداویستین هەر وەک کچەکەی من بن هەمیشە بە خۆیان دڵیان گەورە بێ هەمیشە هەوڵدەن بە خێراتتانەکەم بەخێر بن سەر چاو من شەتاو ئەڵڵا کەرەم خەڵکی شارۆچکەی تەوێڵم من بە خواردنی کوردەواری بەشداریم کردووە دەمێکە خەریکی خواردن شتم هەموو فستیڤاڵەکان ئەڕۆم 15 ساڵ هەیە ئاخی گەڵامێوە شفتەیە گفتەیە بۆرەکە کوببەیە بریانیە فاسۆلیایە ئەوانە هەمووی ئانە خۆمان لە هەڵەبجە دائەنیشین هەفتانە چین بۆ هەورامان بۆ تەوێڵە پێنجشەمە و جومعە و شەمە لەوێ ساڵێکیان مەدعەمم هەبوو لە ئەحمەداوە
وازم لەو هێنا حەزم لەم ئیشانەیە نییە زۆر قورسیشە بەس حەزم لە ئیشەکەیە ئەم ئیشە زۆر قورسە بۆ خانمان بەس ئەتر حەزم لێتی خۆم زۆر ئاساییە بەلامە دەم لە هەڵەبجەی شەهید و هاتوین بەشداریمان کردووە بە فستیڤاڵی تەختەق یەکەم جارمانە هاتوین بۆ تەختەق کێلان و بە کولێرەی کاکڵە گوێز و بە دۆ و بە چایی و بە ناوساجی بتەوێ خواردنی کوردەواری تەن دروسترە و سەحیە بۆ ئینسان یعنی لە نەخۆشی بە دوور دەخاتەوە لە هەموو شتێ خواردنی کوردەواری زۆر بەسوودە 15 ساڵە بەشداریم کردووە لە فستیڤاڵەکانە بەشداری یەکەم بم خواردنانە خەڵک تەلەفۆنم بۆ ئەکا ڕقمم یاوە بە ڕەفیق و برادەر کولێرە بە گوێزیان بۆ ئەکەم ناوساجییان بۆ ئەکەم ئەوانەیان بۆ دروست دەکەم لە ناوچەی هەورامان بە تایبەتی یعنی بە زستانە لەگەڵ ماس و چایی بەیانیان زۆر بە لەزەتە بێ یاخوا بەخێر بێ سەر ئەو چاوە بەخێر بێ یاخ جین حەسەنە لە کۆمەلگای خاڵخاڵان دانیشم لە قەڵاتە کۆمەلگای خاڵخاڵان کاری دەستی یەکەم و وەکو یەکەم ژن لەم ناوچەیە لە تەختەق لە کەرکووکیش لە ساڵی هەشتاوە من کاری دەستی یەکەم هەتاوەکو ئێستا و بەردەوامیشم شەشی سەرەتاییم تەواو کردووە هەر لە مناڵیمەوە تاوەکو ئێستا و ئیشانە ئەەکەم یعنی هەر لە مناڵی کە فامم کردوتەوە بیرم کردوتەوە خەریک و ئیشی وا بوومە حتا لە ساڵی هەشتاکان مناڵ بووم ئەو کاتە خەڵک بە بڵین بە زەنجیان و شت بۆ بەرۆک و بە ئەو شتانە ئەکرا حەد دەستم پێکرد حتاوەکو ئیستاکەش بەردەوام لەسەری ئەگە بێت و خۆم یەکێک گومایە و ئەندامێک گومایە یعنی شتێک گومایە ئەچوون پێشە چی لە قوتابخانە ئەم شتە کەلتوریانم نییە کردەوە دەرسێکم دانا مانگی جارێ ئەو دەرسە هەبووە یعنی ئەوەندە حەزم لە شتە کەلتوریەکانە ئاوی لەبیر دەچێشێ ئەوە نازانم چی حەزەکەم بەبییر دەمەوێت ئەم جیلەی ئێستا ئەم شتانیان لەبیر چۆ نازان دەمەوێت بۆیان تازەکەمەوە دەمێت بۆیان بیبینن کە بزانن ئەم شتانە پێشتر لەسەری خەڵک لەسەر ئەمە ژیاوە ژنی ئەو کاتە ئەوەندە ئازاڕەشید بووە بەدەستی خۆی جازمی کردووە بەرماڵی کردووە ئێستا خەڵک ئەو شتانە کەم بۆتەوە بەس من ئیشەڵا ئەتا بتوانم زیندویانەکەمەوە وەڵڵی شتەکانم ئەو هاگە ساڵانە پیشانگا و شتەکرێتەوە دێم شتەکان ساغەکەمەوە ئەو ئیسیفادەی مادیبوونەکەی خۆم ناکاتەوە بەس من هیوایەتێکمە و هەر بەردەوامە بم منە دسرەکەی تەختەخم کردووە خانی ماڵی باوکم کردووە مزگەوتی دەیەکەمانم کردووە ئەو شتانم هەمووی کردووە و ماوەتەوە لامیانی بڵێ لە ماڵە پێم نەهاتوە بۆ ئێرە